بەڵام وەکو کێشە گەورەکان لە ئێستا بابەتی دەنگ بابەتی وێنەوە ڤیدۆکان ینی زۆر بەربڵاوە کەیسە بۆ ینی یەکێک لەو کەیسانی کە زۆر ناخۆش بوو ئەتوانم بڵم کەسێک بوو تەمەنی 18 بۆ 90 ساڵێک بوو وتی ئادێکم بۆ هاو لە تیکتۆکەوە بۆرم نەگرت جارێ دوان کەنسڵیە کردەوە ئیناردەوە ڕیکوێستەکە کەنسڵیە کردەوە ئیناردەوە وتی وەرم گرت بەڵحاڵ کەوتمە قسە و لەگەڵەوانە تی ڕسمی کوڕێکی دانابوو پرۆفایلەکەی لە بایۆژە نێشتی نووسی بوو تێکستوەمانە کەوتینە مناقەشەوەمانە وای لێکردم چەند شوێ پێیەکەوە قسە بکەین ئۆکەی وتی داوای سناپ و ئەمەی لێکردم وتی با بچینە سناپ حەزم لە تیکتۆک نییە وتی چوینە سناپچات کۆمەڵی قسەمان کردووەمانە بە جۆرێک لە جۆرەکان یەک دوو وێنەی بۆ ناردم وتم ئەم وێنانی من چی ئەکا لای تۆ من نەوێنم بۆ نردووی نە هیچ دیمەنێکیشم بۆ نردووی بەس ئەوەنە ئەم کەسە لە تیکتۆک لە پرۆفایلەکەی ڕسمی خۆی دانابوو ئەو کەسی کە کەوتبوو مناقەشەوە بردبووی بۆ سناپچات وێنەی پرۆفایلەکەی بردبوو بە ئای دەستکاری کردبوو بۆ ئەو کەسەشی خۆی نردبوو توی فلان و فلان شت نەکەیت ئێستا ئەوم بە قسانەکەی منەچم ئەکاونت بەدانم وەڵام ئەمە فلان کەسە دەستیاوتەم ئیشانە پەیوەندی پێوە وتی حەزرم لێ کرد یەکسەر ختم کوژان و هاتمە دەرەوە بەجوتی دوای 2 ساعت کە ختم کردەوە چوومەوە سەر سناپچاتەکە بسێرەکەم ئەکاونتی بەناوە کردومەتەوە و ڤیدۆی لەسەر دروست کردوم و وێنەی لەسەر دروست کردوم و وتی هەر تووشی شۆک بوو وتی یعنی لە ماوەی ئەو ساعتەیە کە ئەو وێنەی منی دروست کرده بوو لە تیکتۆک 10,000 کەس بینی بووی ینی کردبووی بە ڤیدۆ وتی ئەگەشت ینی هەر بالفعل تۆ ئەگە شتێک بتەوێت بڵاو نەبێتەوە بڵاوە بێتەوە ڕاستە نەکەوێتە بەر یانوتی ڕێژەیەکی زۆری ئەوانی کە بینی بوویان خزم کەسی خۆم بوو پەیوەندیان پێوە کرد